ئەم دەستدرێژیانە بۆ سەر دارستانەکان وای لێ هاتووە فریان ناکەوین تێبگەین لە شێوازەکانی. ئەم ساڵ دارستانێکە سووتێنێ ساڵی داهاتوو ئەچێ بە بیانووی وشکبوونی ئەم دارستانە مامەڵی پێوەکرێ یان ئەی بڕنەوە یان بە ناوی گوندەوە سوودی لێوەرەگیرێت بە ناوی خاوەنی دارستانەکانەوە کە لە کاتێکە ئەزانرێ بەس ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە خاوەنی دارستانەکانە و ڕەفتار بە دارستانەکانەوە ناکرێت تەنها بە یاسانە بێ بە پێی یاسای پاراستنی دارستان ژمارە 10 ساڵی 2012 جۆرەها ڕەفتاری پێوە کرێت جۆرەها دەستدرێژی سەرپێچی ئەکرێتە سەر دارستانەکان. کەیسیشمان زۆرە وەکو وەزانن لە چەند ڕۆژی ڕابردوودا لە گوندی کانی میران 150 داری بە تەمەن ئەبڕێتەوە. تەبعاً ئەمە کەیسێک نییە کە هەروە بەڕێ بکرێت. لەم کەیسەمان زۆرە، لەم دەستدرێژیانەمان زۆرە، لەم سەرپێچیانەی بۆ سەر دارستانەکانمان زۆرن، بەڵام ئەمە ئەگەر تێ بپەڕێ بەسەر ئێمەیە ئێمەی بەرپرسیارەتیەکەی ئێمە ئەخاتە ژێر پرسیارەوە بەڕاستی، چونکە بڕینەوەی 150 دار کە هەردارێکی بەڕوولانی کەم بۆ ئەوەی 2 مەتر باڵاکە 6 ساڵی ئەوێت بە سومکی 4-5 سانتیم. ئایا توی دارێکە بڕیتەوە بە سومکی 50-60 سانتیم بە ئەستوری 50-60 سانتیم، ئایا ئەبێت چەند ساڵ بە تەمەنی ئەم دارەکە تۆ ئێستا زۆر بەنابەر پرسیارانەی بڕیتەوە؟ طبعاً ئەم کەیسە هەر تاکە کەیس نییە، هەر هەفتەی پێشووتر بوو لە ناوچەی بەرزنجە لە تەواوی ناوچەیە ئەو ناوچانەی کە دارستانی چڕی لێ دەستدرێژی کرێت سەر دارستانەکان. بەڵام من دڵنیایی ئەدەم بۆ تەواوی ئەوانەی کە خەمخۆری ژینگەن.